دیمەنی سووتانی ئۆتۆمبیلەکەیم نیشان دەدات و دەڵێت هۆکاری سووتانی ئۆتۆمبیلەکەم بۆ خراپی کوالێتی بنزین دەگەڕێتەوە، چونکە ئەو بنزینەی ئێستا لە کوردستان هەیە بە هەموو جۆرەکانیەوە کوالێتەکەی خراپە. بنزینی کوردستان کوالێتیان هیچ باش نییە، یعنی لەو ماوەی دیتان چەند سیارە ئاگریگرت لەو هەولێرەی لەو کوردستانەی ئەمە لە بنزینەکەی دەبینینەوە، خراپی هۆی ئاگرکردنەوەی ئەو ئۆتۆمبیل ئەمە لە بنزینەکەی دەبینەوە. سیارەکە 20 وەرەقەیان پێدا، بە سیارەکە دەفتەرە کوشتە کڕی بوومان کاتی خۆی، یا ئێستا لاوانێت لانی کەم دەفتەرێک زیاتر زەرمان پێگەیشت. ساڵانە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە وەرزی هاویندا چەندین ڕووداوی سووتانی ئۆتۆمبیل ڕوو دەدات. بەرگری شارستانی هەولێریش ئاماژەبەوە دەکات دوو هۆکاری سەرەکی هەن بۆ سووتاندنی ئۆتۆمبیل، لەوانەش خراپی کوالێتی بنزین و دەستکاریکردنی سیستەمی کارەبایی ئۆتۆمبیلەکان. کۆی گشتی سووتانی ئۆتۆمبیلانەی کە لە چەند مانجی ڕابردوو لە شاری هەولێر ڕوویداوە بە دوو هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە. بە پلەی یەکەم خراپی بنزین و کوالیتی بنزینە کە ڕێژەیەکی زۆر غازی تێدایە کە ئەمە وا دەکات خێرایی گرگرتنەکە زۆر زیاتر بیوەرگرتنی شەرارەیەکی بچووک ئاگرکەوتنەوە لە ئۆتۆمبیلەکە ڕوودەدا بە تایبەت لە ئۆتۆمبیلانەی کە مۆدیلیان نزمن. هۆکاری دووهەمی سووتانی ئۆتۆمۆبیل بە تایبەت ئۆتۆمبیلە مۆدیل بەرزەکان و ئۆتۆمبیلەکانی تر دەگەڕێتەوە بۆ دەستکاریکردنی سیستەمی کارەبایی ئۆتۆمبیلەکە. بە گوێرەی ئامارێکی بەرگری شارستانی هەولێر تەنها لە ماوەی دوو مانجی ڕابردوو لە سنووری پارێزگای هەولێر 168 ئۆتۆمبیل بە هۆکاری جیاسوتاون کە زۆربەیان بۆ خراپی کوالێتی بنزین دەگەڕێتەوە. بڕیار محەممەد، کورسات نیوز، هەولێر.